سلااو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان لە پارتێکی نوێی کارێر مانەجەر مۆد. وەزعمان هەتا بڵێ باشە، هاتینە پلەیسا لە پلەی سێمی، بەڵام جیاوازیەکەمە تەنها دوو خاڵە، ئەویش بەداخۆی یاریەکەی بەرامبەر تۆتنام کە یاریەکی لووتکە بوو 3-3 سەرەتا 3 گۆڵم خوارد، دواتر 3 گۆڵم کردو. ئانەی یاریەکەیان نەبینە لە پارتی پێشوودام نەبوون، هیوادارم چەند سێری بکەن. یاریەکی ئاگرین بۆ بەڕاستی پڕ بوو لە گۆڵی جوان. ئەو یاریمان لەگە تۆتنام بوو برباوە ئێستا بە جیاوازی گۆڵ یەکەم بووی، بەڵام کێشە نیە، یاری دۆڕاندن و برنەوەیە. هێشتا زۆرمان لە پێشت چەند جەو لە ڕۆژتووە 17 جەو لە ڕۆژتی، ینی زۆری نمایە وەرزیەکەم تەواو بێ. بەڵام بزانین دەرگای گواستن و یاریزانان، با بزانین کەینێ دەرگای یاریزانان دەکرێتەوە. یعنی مانگو نیوەچی ماوە، زۆری نەماوە هاوڕێیان. یەکەوسە دەچینە ناو یاری بەرامبەر لیستەرستی هەژدەمە، ئێمە سێهێمین. بەڵام پێشەوەی دەست پێکەی ناوڕێن، ئەگەر سەرەتان بۆ کەناڵەکە لایکی ڤیددیوەکە و سەبسکرایبی کەناڵەکە لەبیر مەکەن. یاڵە خۆشەویستان با بچینە ناو یاری. هەموو یاریزانەکان فول تااقەت تەنە ڤاندایک نەبێ، ڤاندایک لیستەرستی کەواتە هەندێک یاریزان پشو پێت دەم، کێشە نییە. سۆبۆسلای یاری پێ دەکەین. ئەو یاریە ڤاندایک هەر بانگ ناکەین، باش نییە. دیاز دەتوانین ئەو یارش دیاز دەرفەتەچی بە دیازی سراحەت بکاتن. چێزە یاڵا بۆ ناو یاری تیمەکەی ڤاردی، ئەگە بیتان بێ خولی ئینگلیزی برد، ئایە و ساڵە تۆپی پێت تام و چێژە چێ هۆش گۆڵکارەکەمە 5 گۆل لە کۆتا سیاری. دارێن نونێس جەوێکی باراناوی، یاریگەش بێگومان یاریگای خۆمان. ئەنفیڵد دۆزەخ، یاریگایەکی قورسە بۆ هەموویانەکە. یاڵە بۆ ناو یاری هاوڕێیان با دەست پێکەین، هیوادارین گۆڵێکی زۆر بکەیت. یاڵە جەمال ئەی لە جەمال ناو تۆپانە کە دەردێنەوە یەکەو سەر شود نەکەم باشتر. ئۆهۆ ئەو یاریدانم بۆ ناتە پێشەوە. ئەی هەوار ئەو پاساتە نەڕۆی. نەکەی ئەی هەوار لەو شوتە جوانە، ئەی هەوار وەڵڵا جوان بوو، وەڵڵا زۆر جوانە هاوڕێ. ئەی هەوار شەنسی خۆمە تۆپەکە ناچێتە گۆل. Well, I'm sure our hosts will just be focused on claiming the 3 points, and if results go in their favour, they may just end the day on top of the table. Yeah, I think they've played well. I know there's still a long way to go, and I'm sure many more twists and turns, but so far so good, and if they carry on like this, they'll be right up there come the end of the season. ئەی هەوار لەو گۆڵە جوانە. سۆبۆسلای جەمال موسیالە و سۆبۆسلای ئەو شتیان گەلەگەلە زۆرە، وەڵڵا ئافەرین سۆبۆسلای گۆڵێکی یەکجار جوان. ئەی هەوار لە جەمال موسیالە ئەو پاساتە، ئەی هەوار وەڵڵا جوانە هاوڕێ. لیستەرستی ئەو ساڵ زۆر باش نییە. بەڵام نابێ بە ئاسانی ژوەریان بگرین. نەکەی ئەوە چیەوە؟ ئێ وەڵڵا هاوڕێیان تۆپەکە لە پێشی دی. ئەوەش فیفا 25 FC 25 ئەخە تخوا معقولە گۆڵە
ها بەس سیرکە ناوڕێن وایە ێرزانەکەت تۆپی لە پێشە دوور دەکەتەوە وەڵی معقول نییە و گۆڵت پێکەنی ناویە هەم بەس سێری یاریزانەکەی بکەن ها تۆ با لە پێشیتی هەلا وەڵی معقول نییە ئەو گۆڵانە جەوی یاریت دەباتن بەڕاستی Federico Chiesa. ئەلجەوەکەمان تێکچوو ئەی هەوار This has to be. Well, that's what he's there for. It's a good stop. وەڵی معقول نییە و گۆڵە بەقورا Rodri. Now Chiesa. Konstantinos Tsimikas. Musiala. Szoboszlai. Lovely ball. This could lead. ئەی هەوار لەو A little too strong. ڕێک نەکەوت بەتەواو بڵێم لەو شوتە و تۆپەکە لە قاچی ڕۆی وڵی ئەو گۆڵە بەڕاستی جەوی تێکدا ماوڕێن Giving it away here. No forward pressure. They're waiting to be attacked. ئەمزانی پاسا دەداتن Dominik Szoboszlai. Nunez. یا ئەڵڵاه لە نۆنیێز Changes hands. هەتا خۆی دەسوڕێنی Bobby de Cordova-Reid. This looks promising from Liverpool. Chiesa. یاڵە کێزە دەرفەتمان پێدای گۆڵکە And ready for it. کێزە ئیتاڵی بێشەنس بوو لەوتی هاتیتە لیڤەرپول ئیساوێ It's played into the box. نۆنیێز ئەی هەوار لە نۆنیێز And not the right تۆپەکە سەرسەریتیوە بەرز فرێزیە miss. ئەوە کێل لە نەبوو A turnaround in possession. Excellent positioning. Well, let's cross Bad to no Alex ball now foul. because I'm getting news of a goal at the ئەی Etihad. هەوار هەوشتە جوانە چ بکردیان ئەی هەوار لە پێشتە کۆناتی کاکە لە پێشتە وەڵە لە پێشتە Ball and keeping that one out. Rodri. Dominik Szoboszlai. On to Salah. Could be یاڵە something on. جەمال موسیالە لەوەتی هاتیتەوە بەڕاستی بەس گۆڵ دروست ئەوار وەڵە گوناحی من نییە تۆ ناچێتە گۆڵ That wasn't far away, was it? They do well to create the chance. They just couldn't هەتا quite ئەو finish it خەتای off خۆم there. باوڕێ He'll take this on. ئەی هەوار وەڵە هێرش لە عافیە کۆناتێ هێرش بە هێرش ستون بە ستون عاریزە کەوت هێرشی من عاریزە هێرشی و عاریزە وەڵە ئەو یاریانم بەد لە هەوڕیان Got the corner away. Salah. Good work to regain possession. Hwang Hee-chan. And offside rules the assistant. باش بۆ referee. بسایت تەواو بسایدە Dominik Szoboszlai. Rodri. Szoboszlai. یاڵە سلاح To Salah. گۆڵی دووەم محەممەد سلاح دووبارە ئاسیز لەلایەن جەمال موسیالە جەمالی نازدار ئەی هەوار جەمال دوونێ گۆڵێکی زۆر جوانی کرد بەرامبەر دۆرتمۆند یاریەکە یەک بەیەکەوە بوو بەژنی ئەوەندە درێژ نییە بەڵام فێر بۆ ماوە بەکە لە گۆڵ دەکات ئەڵڵاه لە جەمال و سلاح جەمال لەوەتی هاتیتەوە هەز دەکەم شێوازێکی زۆر بە چێژ یاری دەکەین گۆڵەکان ئاسانتر دەکەین ئەی هەوار Ready to intercept فاول that. Getting brought to a halt. A free kick given for that. ئەی هەوار Oh, he's done well to get past his man.
یاریەکی ئاگرینە گۆڵ بە گۆڵ بەداخەوە بەداخەوە ئەو هەدیە تاوا ئێندەرمە پشتۆمان چۆل کلااوڕێ Rodri. Dominic Szoboszlai. Could be something building for Liverpool here. ێتخوا ڕۆدریەوە پاساتە براکەم دژمناتی لەگە منێ گیانە نا مەجال نەدەی Musiala. On to Salah. ئەی هەوار تۆپەکە نەگەیشتە جەمال They get the ball back. هەر تۆپەکە قەتا نەکەی ماشترە فاولە جێم یەکەم کۆتایی پێات باش بوونە بۆ فاول یاریەکی خۆشە بەڵام هەڵەکانی خۆمان تێکی داوە Off we go. The second half. لە یەکەم نزیک دەبینەوە دەرفەت دەچێنی خاڵە دەست دەدەی Mohamed Salah. ئۆهۆ وەڵڵا جوانە He's in here. ئەی هەوار ویستم بە شێوازێکی جوان گۆڵکەم هاوڕێ ئەی هەوار جەمال Problems for them here. And there والله. it doesn't come to anything. شتێکی جوان بوو بەڵام شانسمان Wang نەبوو Hee-chan. A little careless there as the ball changes hands. وەستەکەوە ئەی هەوار گۆرە نێڵی کورە خۆ ناگیری والله فاول لە شوێنێکی یەکجار خەتەریش دەستخۆش ڕۆدری ئۆ یاریزانەکەی یاریزانە کۆریەکەی وەلڤرامتونە هاتو تێرە ئۆ قوتێەوە Mohamed Salah. Liverpool trying to get things moving. Nunez. Can someone ئەی attack this? هەوار لەو شانسە Still could be something happening here. گۆڵ گۆڵ ئەی هەوار تۆپەکە بۆ دەرەوە Plenty of it, but it's whistled wide. ئەی هەوار ئەو تۆپانە لۆ ناکاتە گۆڵێ Just how I feel the game's gone. It's been a brilliant watch. Both یاریەکەمان sides بە having a ئاسان go, بینی lots of opportunities. خاڵیژا Let's خەریکە لە hope that this دەستدەی continues. سلاحش He's کرد asked بۆ plenty of questions پاساتی of بە the back غەڵەت line. لەنێت Certainly been difficult to contain. Well, what a time for him to score the equaliser. That will have certainly changed the team talk at the break. And I'm sure he'll be looking to take that momentum into the second half. ئەوە چیەوە پێشی چوو دەکەم هەم شت دەکا Easy as it gets. وەڵام جارۆ دەکەین چەند جارە پێمانەوەدا Rodri. Federico Chiesa. وەڵی نەمدای تێوێندەر زۆر سەیرە زۆر بەو شتانە تێک دەچمەوڕێ Put them ahead. ئەی دەستخۆش ئەراخۆ وەرە نەکەی وەڵا دووبار پەنارتی پەنارتی بۆ لیستەرستی And a huge opportunity to take هەر مەمنونی کارتی سوورمانەدا دێت چکە پەنارتەکە تەواو بوو Yeah, and it had to be. It's a poor decision. ئەو تۆپە بگەڕێنینەوە زۆر گرینگە to put them in front. ئەی ئەی هاوار لە داوید ڕایە یەکە و سەر تەبدیلاتی بکەین یاڵڵا سۆبەسلای جۆنس ئاراخۆ ڤاندایک ناتیدانە کۆبارسی ئارنۆڵد Be a throw-in. ئاراخۆ کارتی هەیە Really good pass. Genuine chance. دەستخۆش کوبارسی For a corner. It's been delivered. And he's got that one away. ئەی هەوار گۆلی سێمان لێ بکەن بەڕاستی زەحمەتە دەقەبنینە Curtis Jones. Well,
Well, we have more coverage from the Premier League coming up for you here on EA TV as Liverpool face West Ham. All the action live on that one. Yeah, the fixtures are coming thick and fast. Should be a great game, that one. Arnold Steffi Mavididi. سلاح ئەی Liverpool دەستخۆش سلاح recovering possession well. داوای تۆپی دەکا و sometimes لە you تۆپیش just ئەو have to لەوەی applaud دوورە the defending. بۆ شایکی گەورم و دروست ناکاتن Now a sense that something could happen ئەی from this. هەوار Oh, they were getting interested ویستم there, but شوت not کەم. anymore. Pereira. مەگەرە نۆنێس دەمێت لە پێشەوە بۆ شای دروستکەی Drifting ئەو into a هۆ useful position here. کورەوەستەکەوە بەرکاکە یەکەبی بیگری وەڵی معقول نییە دیاز Well read to gain possession. Oh, great chance. وەڵا کاکە لەو گۆڕی گۆڵ ناخۆین بەڕاستی هاوڕێیان شایانی گۆڵەکی And a good opportunity to get ahead in the game. مەزعکە شڕە تۆزێک بە لەسەر خۆی یاری بکەین کە ئەو یاری ئاسانە The corner away. نابێ خاڵ لە دەست دێن بەڕاستی Ndidi. Trying his luck. Oh, good defending just when it was looking threatening. یاڵە سلاح بڕۆ سلاح Liverpool showing good wit. جەمال جەمال سلاح ئۆهۆ جەمال ڕۆدری تەنیشتە کاکە وەڵا لە تەنیشتە Could be a chance to break here. دەی خۆت و گۆڵ Dangerous. ئەی هەوارە و دیفاعش مابوو بەڕاستی یاریەکەمان لەسەر خۆمان قورس کرد خۆل ئینگلیزی هیچ یارێک جێسی خێنی A هاوڕێ chance to win the game here. نازم بۆ Rodri. شێوای من چما لە یاریزانێک راوڕێ Rodri. Jones. یاڵە جۆنس لە مێژە گۆڵت نەکردەوە جۆنس That was hit ئۆ hard. دەقی هەشتا و دووە هاوڕێیان وەڵا زۆر زەحمەتە بەرامبەر بین بەڕاستی دوو خاڵی زێڕین لە دەست دەدەین Salah. ئی هەوار ئێ وەڵا ناچێکە ناچی خۆ بە زۆری نییە Wang Hee-chan. Breaking up pace. This could be ئۆ dangerous. فاول فاول هاوڕێیان This کارتی is a سوور foul. نەبێ Free باش kick. The danger averted for now. یاڵە یاڵە لویس Really good. لویس See a winning goal. من غەڵەتم کردی احتیادم دانای لوی ئەوستەکەوە Curtis Jones. Beautifully weighted ball. ئەی هەوار وەڵا هاوڕێیان یاریەکە لە دەستمان ڕۆی Being sacrificed for power. زۆر بەداخەوە زۆر بەداخەوە دوو خاڵی زۆر زۆر ئاسان بەڵام یەک هەزمەیتر یەک هەزمەیتر ڕێککەوێ زۆر گرنگە یەک هەزمەیتر ڕێکەوە یەک هەزمەیتر سێ دەقە ئەی هەوارە وەشتەکەوە Beaten his marker here. ئەوستەکەوە Oh, what a place to lose. یەک هەزمە یەک هەزمە کاکە دەی 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 هەوڕێیان لەقەماوە سلاح ئەی هەوار پێڕان نەگەشتی ناوڕێیان Whistle. Well, very little to split the two sides. بەڕاستی بەداخەوە دوو خاڵی یەکجار گرنگمان لە دەستدا مانستی 5 گۆڵی کرد جیاوازیەکە بۆ 3 خاڵ لەگە مانستی بانویناتی دۆڕا وەڵا هاوڕێیان شەنسمان ئۆ جیاوازەکە 4 خاڵ لۆ مانویناتی دیارێکی کەمتری کردووە ئۆ مشکیلەیە لەوانەیە ببینە سێم یان چارەم با بزانین ئێڤانداگە من نایڕم یەک یاری پوشی پێ بدەم ئەو کوڕە تێک دەچی زۆر سەیرە لای ڤاندایک ئەو زانم دەتفرۆشم 3 ڕۆژ ماوە ڤاندایک مەسنجەری نارد مەسیجێ ناردە ئۆ زۆر دڵی خۆش نییە دڵت خۆش نییە ئەو جارە یانەیەک بێتە دوات دەتفرۆشم
هاتینە چارەم هاوڕێیان وەزع شڕ بوو ئەرسناڵیش بە پێشماکەت بە جیاوازی 3 خاڵ بەس ئەرسناڵ یاری زیاتر کردووە یعنی ئەگەر ببینەوە زۆر گرنگە وەڵای ئەو یاریە زۆر ئاسان بوو بەڕاستی لە دەستە خۆماندا ئەو جارە کامت پێکاتە یاری دەکەم یاڵە بۆ ناو یاری بەرامبەر وێستام تیپێکی ئاسان نییە پۆلیسی بەردەرگا دوێنێ وێستام ناو یاریگای خۆی بەرامبەر ئەرسناڵ هەتا 5 گۆڵم دیت خواردی بابزانین دەتوانین ئێمەش 5 گۆڵ بکەین یاخود نە چیوە هاندەرن وەڵا دیمەنێکی یەکجار جوانە یەکەم جاوم زانی باران نەڕاوەستاوە بەس نا هاندەری وێستامی وەڵا دیمەنێکی جوانە زۆر سێرە یەکەم جارە لۆ جەوە یاری دەکەم یاڵا سلاح ئەی هەوار لەو گۆڵەی سلاح ئەی هەوار چ گۆڵێک سلاح دەقەی 3 هەر زوو هەڕەشەکانی دەست پێ کرد ئای بتخۆم سلاح ئەی هەوار لەو گۆڵە جوانە وەڵا فێر بووینە لەو شوێنانە گۆلی زۆر دەکەین ئەگەر نەتابینە پارتەکانی پێش ئەوە سیرکەن تێدەگەن کە چەند گۆلیمان بە سلاح لە هەمان شوێن کردووە ئەی هاوار لەو گۆڵە جوانە محەممەد سلاح لیڤەرپول ئەمساڵ زۆر تایبەتە ڕاستی زۆر تایبەتە ئەوەستەکەوە ناکە براکەم هەڵەی کە لیڤەرپول ئەمساڵ هەم لە ئەبتاڵ هەمیش لە خۆلی ئینگلیزی یەکەمە بە جیاوازەکی باشیش یاڵڵا دانی ئۆلمۆ زۆر جوانە هەتا ئێستا زۆر باشماهینەوە ئەوەی گرنگە 3 خاڵی یاریەکەیە ئەی لە جەمال موسیالا نازدارەکەی بایرن و ئەڵمانیا وەکو ئاگادار من ڕەگەزنامەی ئەڵمانی و ئینگلیزیە بوو بەڵام لە کۆتاییدا ئەڵمانیا توانێت ڕازی بکە ئەو گەوهرە بە نرخە ئێستا دەبێت ئینگلیز چەند پەشیمان بێ یاڵا نۆنێز ناچوێنێ ئەڵڵا لە نۆنێز گۆڵی دووەم نانە ئێستا تیپەکان ڕادەماڵی هیچ کێشەمان نییە لەگەڵ برنەوە گۆڵ تۆمارکردن هاتا بڵێ تیپێکی نازدارین گۆڵەکی نازدار ئەو گۆڵەوەی کرد بە ئیستراحەت دیاری بکەینەوە بەڵام دەبێ ئاگاداریش بین پریمەر لیگ جێسیەکە نییە دەست خۆش دارین نونێز ئەی هەوار ئۆلمۆ تۆپیلۆر نەگرت ئۆهۆ Well, that's how to keep the opposition at bay. Davies. Now with Diaz. ئەی هەوار ئەو یاریزانە نێشت شوتەکەمان بکەیت Short corner favoured. Cutting the ball back. It's a perfect challenge. هەدیەکماندا بازەکەی نەدەین زۆر گرنگە بەڵام نەعرە خۆلێ نەگەڕە ئەرێ داهەستەوە هەڵەخۆ ئەڵەخۆ ئەڵڵا لە ئەرەخۆ
Well, there was Oh, impending danger, oh. but good defending. نا ببوورە ئەو شتانە ڕێپێدراو نییە. Alphonso Davies. Liverpool in a position of menace. جەمال وەڵڵای جەمال شت دەکەم تۆ بەکە بەرز دەڕوە نازانم خەتایەکە لە منە نازانم زۆرم حەز دەیە جەمال گۆڵی زۆر بکاتن. Well, it wasn't first class distribution. ئۆهۆ هەر تۆی پێر هەناگرن سەرم شۆڕە Committed تۆی پێر challenge. هەناگرن ئەی هەوار لە جەمال سیر سلاحم دەکراگەم لە جەمال هەر نەمابوو. ئۆهۆ تۆ پیوەگرە و وەڵڵا خەتەرە گۆڵی یەکەم That's exactly what they needed. دووبارە لە هەڵەیەکی خۆمە. And believing again. So moving once more, and West Ham make no mistake. نا جەمال غەڵەت فاول وەڵا جەمال بەس بە حەرەکە پاسا دەدا. Now options are plenty. It's got to be vigorous defending. ئەی هەوار Spot on with that tackle. ئاوتی To see who got the وێستام last touch. So وەڵا through هەندەرانی to وێستام ئاگریان کردێتەوە. Kudus. Correa. فاول Play, and hence a free kick. داڤیس ئەو جولانەوەنەوە حەکەم هەمووی دەکاتە فاول چیە نەڵێ شت دەکەم نا ئاسانە بۆ داڤید ڕایە. Alphonso Davies. یاڵە لیویس دیاز Luis Diaz. وەڵڵا ئافەریم لیویس دیاز ئەی هەوە Full move in the making. Is it going to be? ئەی هەوەر لە سلاح ئەی لە تایبەتی سلاح For the day. It's چەند بە نەرمی بەناو یاریزانەکاندا دەڕوات. مۆ سلاح Well, as you can see, Mohamed he beats Salah. defenders so easily with a change of pace, and then it's a decent finish. That's a very good goal, you have to say. Mohamed Kudus. ئەی Very دەست quick خۆش thinking there. Well, they might be able to launch a counter بەس attack. وەرگرە ئەی هەوار لە They'll regard نونێز that as a very disappointing end to the move. And the referee says play on, advantage Liverpool. ئۆ فاول Well, he's retrospectively awarded the Foul free kick, بۆ having جەمالی let it flow نازدار. initially. ئارنۆڵد وەڵڵی دوورە تۆپەکە بەس شوت دەکەین بزانین لێرەڕا ئەی هەوار Keeper will be disappointed جوان if he بوو didn't جوان save خراپ that. نەبوو. Fabianski. It's with Carlos Soler. Edson Alvarez. And in the right position to read it. ئەو چ بووە ئەو سلاح و پاساتیدا چییە کۆمیدی و پاسات ئەی جەمال Well, now he's let ئۆهۆ that run out of play, and it ئۆهۆ will be a throw-in. حرەکەمان کرد تۆماندایەوە ئۆکێ حرەکەیەوە Edson Alvarez. A bit wasteful from West Ham. Well, that's splendid play. Diaz. ئەی هەوار لە جەمال شانسی نییە ئەو جەمالە شانسی نییە Encouraging move from Liverpool. هەڵا لە پاسەدە جوان Rodri. یاڵە دانی ئۆلمۆ ئەی هەوار Shot just over the top. وەڵا تیپمان لە گۆڵێ ناوە ڕۆدری خۆتە ڕۆدری Jamal Musiala. ئەو جارە ناچوێنێ جەمال موسیالە ئەڵڵاه لە جەمال موسیالە It's
ئەنجامەکە یەکلایی کردەوە ئەلله لەو تاکتیک ئەوەیە گۆڵ دەبێ ئەوە بە تاکتیک بێ یەک دوێ چەند جوان بینی جەمال موسیالە و داریۆ نونێز ئەوەیە گۆڵ دەستخۆش نونێز ئەوە گۆڵ نەبێت چی گۆڵە Well, the game has restarted, and Liverpool, quite frankly, running away with this one. نونێز هەر دەبێ And the غەڵەتە بکە referee's whistle, that will be all for the first 45. یاڵە یەک دوو تەبدیلات دەکەی ناوڕێن ئۆلمۆ جۆنس جەمالدا نانیشێنین بەڵام نۆنێز دادەنیشێنین ئەوەش داویزیش چوار تەبدیلات چوار گۆڵمان کردو و چوار تەبدیلات بەڕاستی ئەو دیمەنە یاریگا زۆر جوانە کاندەران دروستیا کردووە هەمومان بە منداڵی یادگاریمان لەگەوەی هەیە ئەی هەوە هەر پاساتەکەی بدا ئەوەستەکەوە وەڵڵا ئافرین بۆ ئێستام نا وەڵڵا غەڵەتم کرد ئەی هەوار یە ئۆفساید ئەوەی باش وەرە بگەڕێەوە ئۆفساید ئای دەستخۆشی بۆ دەستەی ڕاینەران ئەوە ڕاینەران حاکەمەکان نابیژوانن کە ئەویان کردە فاول یا ئەڵڵه لە جۆتە نا باش بوو بۆ ئۆفساید تۆڵی ئۆفسایدەکەمان کردەوە ئەم بە سوعبەت گۆڵمانێ دەکرد ئێمە بەڕاستی ئەنجامێکی یەکجار گەورە ئای بەدخۆم ئێستا هەفتەی لە گارسنا 5 گۆڵی خوارد 5-2 بردیەوە بەڵام تا ئێستا لەگەڵ ئێمە 5-1 یاڵە جۆتە شەشەم ئەڵڵه لە گۆچی وتم تاو گۆلی شەشەمە ئەی هەوار ئەوە چێ بوو ڤاندایک بوو ئەی هەوار ڤاندا وەڵا فاول لێگەرە با تۆپەکە بێ سرعەت وەگرن با ئینزارێکی وەرنەگری ڤاندایک ڤاندایک پارەکی باشی پێ بدەن دەیفرۆشم ئەی هەوار ڤاندایک وەڵی غەڵەتی تۆ ڤاندایک وەڵی غەڵەتی ڤاندایکە بۆ شایەکی گچکەی دا و دواتر یارزانەکەمە پێنەگیرە کێشەنیە دیارە هەمان ئەنجامی ئەو هەفتەی وێستام دووبارە دەبێتەوە 5-2 لەنا ئەو یاریگایە دۆڕە وەڵا خۆشتە ناو یاریگای خۆت 5 گۆڵ بخۆیت ئەلێرە ڕاستلا ئەی هەوار وەڵا خەریک بوو گۆڵ بێ هاوڕێیان گۆڵێکی یەکجار جوان دەبوون بەڵام عافیە فابیانسکی دووبارە کۆرنەر یاڵە وەڵی دیفاعەکانی پشتە ئیوێنی نەشوتکەن تۆپەکان زۆربەی یان بەرزیان بۆ دەروێ هەردووکیان بۆ دەروێ بە دەگمەن شوتەکە جوانڕێک دەکرێت ئەوێ دەڵێ ئیشێکی تۆ نەبوو مەیکە باشترە وەڵی نەمدایتە تۆ بەڕاستی نەمدایەت ئەوەستەکەنەوەن ئەوی هەوار ئاز دەکەم پاش گۆلی پێنجەم تۆرێک دابەزم ئەی هەوار گۆڵ نەبوو دەنا گۆڵێکی جوانن
made such good contact with the ball. يلا ارنولد سلا الا دستم روي هاوريان كيشني والله ارنولد او يا ريز دايبتها Once again. Mo Salah. And he's in. گۆڵی شەشەم ئەی هەوار لەو یاریە پڕ گۆڵ و خۆشە لیڤەرپول ئاگر ئێستا دانیشە کاکە هێت بێگومان هەتاری دەکەین لاسامان دەکاتەوە جۆتە بەیە دەگاتە نایە و دوو گۆلی کرد دەست خۆش دیۆگۆ جۆتە بەڵام ببوورە دەتفرۆشین هەر پارێکی باشمان دەنێ دەتفرۆشین چکە یاریزانمان زۆرە حەزمان لێیە یەک لە سوپەرستارەکان بکڕین یان هالاند یاخود ئیمباپێ Useful cross. Did well to clear it away. ئەو سۆچێنەرەوە دیفاع Diogo Jota. وەڵڵاهی نەمدایتەوەی دامەوە They've کێزای regained possession. ئەو پاساتەی زۆر 15 مشکلەیە minutes left for play. باندای کاتی زەردی هەیە Lucas Paqueta. ئەوە چ دەکە Kudus. ئەوە چ دەکە ئەی هەوار لەو گۆڵە ناشیرنەی بۆ ئەوان نەبوو من معقۆڵ نییە گۆڵانە ڕوودا Well, here's the replay. Watch how he goes past his man with such Allah ease. aferin. And it's just a change of pace. And from that sort of range, Correa was never going to miss. He's just a top-class finisher. Absolutely یاڵە brilliant. یاوڕیان تۆزە پاش گۆلی شەشەم پاش گۆ ئۆفساید 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 جۆتەیە بێدەک هاتریک وەڵڵە ئافرین But the assistant, I بەڵام think, got it absolutely نابژان right. کردی ئۆفساید دیار بوونە ئۆفساید بوو هاوڕێن West Ham sloppy in possession. ئۆهۆ وەڵڵە هاوڕێیان یاریەکە Just keep believing. لە دەستمان ڕۆیشتووە They can't do it now. هەر باجەکەی نەدەین زۆر گرینگە Jones. This is Salah. A really good pass. ئۆهۆ مەجای نەدا یاڵە لە مێژە گۆڵم نەکردووە لە مێژە ئەڵدۆ لە جۆنس لە مێژە گۆڵم نەکردو جوابی دامەوە بەڵام شانسی نەبوو بەستون Well, کەوت they've done most things right today, and that would have topped it all off. Just hitting the woodwork on that occasion. 5 minutes left. ئەی هاوار سلاح دەرنایە ئەی هاوار لەو یاریە پڕ گۆڵە یازدە گۆڵ کراوە هاوڕێیان ئەی دەستخۆش محەممەد سلاحی میسری هەڵا سلاح ئەو شوتانە ڕێکەوێ گۆڵە ڕەحم ناکاتە He knew exactly what he wanted to do there. He's just passed it. ئەی هەوار ناوەڵەوە تۆپانە بە ئاسانی دەرنایە Any lingering doubts about the outcome, surely they now have been removed. Soler تا یاریەکە onto هەرچی Paqueta. بێ برمانەوە Mo Salah. ئۆهۆ فاول Tackling like that, the Karty onus się. is on the referee to take action potentially. And a yellow card it's going to be, Stuart. Yeah, the ref's got that right. It's a yellow card all day long. یاڵە جەمال A tremendous block. یاڵە جەمال لێ نەگەڕا گۆڵی جەمال گۆڵی هەشتم بکە Lucas Paqueta. دەی ئارنۆڵد هێشتا چاومان لە گۆڵی ترە And the challenge, a throw in تیپی here. پاڵەوان دەبێ وابێ Soler. Paqueta. والله خەتەرە گۆ ئەی هەوار لەو گۆڵە جوانە دوانزدە گۆل لە یەک یاری حەف بە پێنج هەیەوا لەو ئەنجامی پێش یاری Well, just look at the توقعی setup here. It's دوانزدە such a گۆل لە یەک clever یاری back وەڵڵای heel. And ئەستەمە that's what Correa does. He makes the right بەهۆ run, finds that bit of space, گۆرچی لە and چێ scores تۆب with لە such چێ ease.
It's brilliant والله ئەو coordination. مازمیان زۆر باشە کۆریا And that is all پیرۆزە لە for خۆمان anyway. گرنگەوەی بەجاوزی دوو گۆڵی ژیارەکەمان بدۆ بەڵام 5 گۆڵمان خوارد ئەوە زۆر خراپ بوو. It was fairly comfortable in the end because سلاح they were هاتریکانۆ tactically superior, had دووبارە محەممەد سلاح هاتریی کرد ئەو جارش خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بێگومان دوو یاری خول یارێکی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەوە چێ ڕۆی ئەوە چێ ڕۆی جەمال موسیالە بە چاوان یاری بکە بە ئەساس کورە تووەر ئەساسی لە لای من ئۆ هاوڕێیان لەو یاریە لووتکەیەی بەرامبەر مان یونایتد ئۆ ئەوانە بۆندیان خلاص دەبێ محەممەد سلاح تسیمیکاس ئارنۆڵد ڤاندایک 6 مانجی داهاتوو وەڵڵا مشکیلەیە بزان چیتر ئارنۆڵد نامانوێ بە ئاسانی بڕواتن جارێ ناهاوڕێن وەڵڵا ئاگرە ئەو یاریە هاوڕێیان ئاگرە بەڵام مانستیاتۆتە یەکەم بەجیا ئۆلۆ یاریەکمان تەعادل کرد بەڵام ئەو جیاوازی بۆ ئەوەندە زۆر بووە 34 خاڵ لە دوای مانستینە دوو خاڵیش مانیونەت یعنی ئەو یاری خۆمانە بۆ ئەوی پلێک بێنە پێشەوە مانستیش لەگە وێستامە یاڵڵا بۆ یاریە لووتکەکە بەرامبەر مان یونایتد ئای هاوار لەو یاریە خۆشە ئەوە کلاسیکۆی ڕاستەقینەی پریمەر لیگە تا ئێستش کاتی یاریە بەهێزەکەیە یاڵڵا بۆ ناو یاری مان یونایتد دووەم ئێمەش سێمین پێویستە بەڕاستی پێویستە ئەو یاریە ببینەوە چونکە مان یونایتد یەک لە پێشمانە دووش نابێت زیاتر لە مانستی دوورکەوینەوە چێ یاری پێ بکەین ئۆلمۆ وڵای حەزمێ سۆبۆسلای یاری پێکەم ئەو یاریە یاڵە سۆبۆسلای تا کامل تەشکیل دەکێ شەمان نییە و بۆ ناو یاری کلاسیکۆی خولی ئینگلیزی کلاسیکۆی گەورە ئەو کلاسیکۆی لە ئینگلترا باوەڕ ناکەم هیچ هاندەرێکی یەکێک لەو دوو تیپە کێفیان بێکتر بێت ڕقیان لە یەکە شەڕ لەگە یەک دەکەن حەز دەکەن بەرامبەرەکەیان بدۆڕێ زۆر سێرن بەرامبەر یەکتر ئەو ڕکابەریە زۆر لە مێژە مانیونەتت ئەو ساڵ ئاسی جێگیر نییە بە بۆنەی ئەو کێشانی ناو ئیدارە هەیە ئەوم دەڕیبە نوێشی هێنا وەڵی ناوکەی لەو دەمەی بە خەیاڵمدا نایە ڕانێ سپۆرتینگ لوش بۆ نەبوو هاچەندە بەڕاستی بڕیارێکی بڕیارەکەی لەو کاتێ زۆر خراپ بوو هەم بۆ خۆیان بۆ سپۆرتینگ لوش بوونە هاچەندە لەو باوەڕدام ئەگەر لە هاوینا 100% نەجاتی دەینا بەس نازانم ئێستا بەڕاستی دووسەرەیە چکەم دەڕی بەکی زیرەکە بەڕاست کێشەکە زیاتر لەو سپۆرتینگ لوش بۆ نەبوو ئەو پەنارتی وەڵڵای معقول نییە ئەو پەنارتی بی بەخوای وەڵڵای معقول نییە هاوڕێم وەڵڵای سەیرە ئەری وەڵڵا داوید ڕایە فێر بۆ پەنارتی دەردێنێ ئەی بتخۆماری وەڵڵا ئەو جاوڕێم دەریبەکەی مانیونایتد ئێستا سپۆرتینگ لوش بۆ نەبوو ئەڵڵا لەومەم هەدیەیە کاکە لێگەرن تۆزێک دوو قسەی بکەین سپۆرتینگ لیژبۆنە کەم لە سپۆرتینگ لیژبۆنە ڕۆی یەکەم یاری سپۆرتینگ لیژبۆنە لە هەفتە بەرامبەر ئەرسناڵ و 5 گۆڵی خوارد کە هەفتەی پێشەوی 4 بوو چەندی لە مانستی کرد
ئەوجە شتانە کێشە دروست دەکە بەڕاستی ئەڵڵا لە ڕۆدری گۆلی یەکەم ئەو یاری زۆر گرنگە هاوڕێیان بۆ ئێمە پەنارتیمان گەڕاندەوە و گۆڵمان کرد وەڵڵای تەوقیعی شتێکی وام هەرگیز نەدەکرد چاوەڕێ یاریی قورس دەکەم بەرامبەر مان یونایتد بەڵام دەیبینەوە دەبێ بیبینەوە کەسی خاڵەکە زۆر گرنگە وەڵڵی داوید ڕایە بەڕاستی ئافرین ئێمە ناو یارەکەی هێشتەوە چکە بەڕاستی ئەو گۆڵ بە جۆم دەگیرە ئەی ئافرین ئارنۆڵد Something important has happened in the Palace game. Let's find out what from Alex. It's a goal for Palace. They've scored the opener with the هەر زۆر سەیرە هەندێک شتێ دەبتە پەنارتی بەڕاستی نازانم یاڵڵا Rodri. Now, who can he pick out? ئەی ئافرین وەڵا گۆڵچیمان خەتا کراوەڕیان سۆبەسڵای نا من دەزانم چی یارێک زانێک بۆ چی یارێک پێویستە لە یادەک بوێنە مەناوێ تەنیا بۆ ئەوەی مەجای شوت زیاتر بێ دانی ئۆلمۆر شوتی جوانە بەڵام سۆبەسڵای تایبەتە وەڵڵا ئافرین گۆچیمان خەتا کرد ئەی ئافرین سۆبەسڵای ئەی هەوار لەو گۆڵە جوانە وەڵڵا یاریەکە زۆر ئەنتیکە سوورە 2-0. بەڕاستی ئەو پەنارتی گۆڵ بە ئێستا ئەوە نەبوو نا دەوەرە سلاح ئەو سلاح And that was a very fine read. بەڵام مانیونات دێشتا جێگای ترسە Advantage. هەر خۆ لێدەی فاولە Good movement. ئەو چ دەکەوە ناشا Breaking at pace. هەری دەوەرن Szoboszlai. ئۆهۆ جەمال نووسیارە زیاد تۆپەکە وەگری جاری خەمیوتی لە یارزانەکە تێپەڕێ تۆپەکە وەگرە جارێت و بڕینەکە ئەوەندە مشکلە نابێ ئای بتخۆم ئەڕەخۆ a penalty for Arsenal, and the goalkeeper. ئای ئارنۆڵد ئی هەوار داڤد ڕایە ئاستێرەمانە ئەگەر دە گۆلیش بکەین لە 0-0 پەناتی دەرێنە Can they get in behind them? And they could eat into the ئەوە چ دەکەوە وەڵا سرم سوورەکەکە دەشودە کێ بکەن ئی هەوار داڤید ڕایە on your keeper. چاومانی مەعاشت زیاد دەکەین بەڕاستی ئەم وەرزە داڤید ڕایە یەکجار باش بوو ئێمەوە چەند پەناتی دەربێنێ لە یاری A wonderful ئەرسناڵ بوو goalkeeping moment. نا لیسەستی 2-2 پەناتی دەرێنە And the free kick awarded to Manchester United. ئۆ Taking everyone by برۆنۆ surprise. فێرناندس He didn't miss by much. لۆی This is all about his technique. The ball seems to gather pace the closer it gets to goal. That's a really good effort. Szoboszlai. This is Salah. ئەی هەوار بڕۆژ بە زۆر گرنگ بوو هاوڕێیان نابێ سابینۆ مانیوناتی جێی سێقێنێ بەخوا یەک گۆلی بخۆین دەبنەوە ئاگر Casemiro. بەی هەوار ئەو سایت ناوەڵ Well, not straightforward, but that was گرنگەوەی گۆڵ نەخۆین And it was close, but if they're going to get back into this, they need to score from those sort of chances. یاڵ ئارنۆڵد و سراح پێکەوە دەی They're a bit like a passing machine. والله And you نەیدایە understand why they want to play it that way in front as they are. United might be able to cash in. ئەی بتخۆم Timely ڤاندایک defending it mattered. ئافرین That's useful play. Wonderfully weighted pass. باوەڕ ناکەم ئۆفساید بێ سلا جەمال In a decent position now. ئەی هەوار لە جەمال گۆڵ بایە زۆر جوان دەبوو زۆر هاوڕێیان وەڵا شانسی جەمال یەک تۆز بڵینتر بایە گۆڵ Go بوو to hear the half-time whistle. It's Liverpool on top, and Stuart, they've been impressive. یارێکی هەتا بڵێ Played خێرایە some really good football up to now. In particular, the way they've got it into their front players has been excellent.
I've also liked ئەی the movement هەوار of strikers. بڕۆنۆ They just ئەوە چ بووە؟ وەڵا گۆڵ ئێ معقول نەبوو ئەوە چ بووە پاسات بوو ئۆ یەدەگەکان ئەوە چ بوو وەڵڵی ئافرین پاساتێکی جوان When بوو he gets onto it, he decides to go for power. It's a really emphatic finish, which gives the keeper no chance. So Bosley, well, totalling up all the stoppages, we'll have 2 additional minutes. Rodri. Well, that one has promise. کێشە نییە Sound piece of defending. And تا that is جێم going to do یەکەم it دوو for the بەرامبەر first یەک half. It's Liverpool with the advantage. هاوڕێن ئەو یاریە ئەوەی گرینگە بەلامەوە تەنیا برنەوەکەیە هەر چۆنێک بێ بار جۆرێک بێت چەند بەچەند بێ کێشەم نییە گرینگ ئەوەیە بیبینەوە یاری ڕابردوو گۆلێکی یەکجار زۆرمان کرد ئەی هەوار لە جەمال شانسی جەمال ناچێتە گۆل ئێ وەڵی نەمدایتەوەی کاکە دەستخۆش وەڵی ئارنۆت قەت عیشکۆ بێ ئیسفادەیە فاول 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 لێڕ شوتکەی ئەها چی کرد وەڵا هاوڕێیان وەزع کوو بڵێی خراپە گۆلەشکە نەکەین سترێسمان زۆر لەسەر دەبێت Well, many have wondered if they would get it over the line in terms of the deal. They've succeeded, Stuart. هەوار زۆر ئاسانە نۆنێس And he seems to have a bright future ahead of him. Hopefully it turns out to be a good move and he can continue to develop his career. ئۆهۆ وەڵا ئارنۆت Forward and the هەر بە ئاسانی دەبردرێ ئەلێرە زۆر کێشەنەکە ئاوا دێنە ژوورەوە نەکەی نەکەی ئەوستەکەوە وەڵا خۆشیان نازان سەریان لە من شتێک داوە corner kick for United. زۆر بە خێرای ئەو جولانە دەکەنەوە پاسا خێرانە کێشەیە تو پێران ناگەی Smuggled away. The first leg of the Carabao Cup semi-final will be live with us here on EA TV. ڕاستە مەحەلێق دەرێ Facing Manchester چوینە United. یاری پێش Can't wait to کۆتایش see how the مان coaches set یونایتد their teams دیشتووە up for that one. Both will want to lead going into the second leg. وەڵی ئەوە چمان کرد خۆ لەگە بێ خۆتی یاری ناکەین ڕاستە خۆ دەمێ بڕۆ So half an hour remaining. That's a وەڵی good سلا pass. ئافرین سلا ئەی هەوار دیلێخت The first leg of the Carabao Cup semi-final will be live with us here on EA TV. It's Manchester مالێکی United شەر باسی taking on یاری جەم Liverpool. دەکات Well, I can't wait to see how the coaches set their teams up for that one. Both نا will وەڵا lead خۆ going پلەی into دوو the نییە second کاکە leg. Committed ئارا challenge. خۆ ئەو یاری زۆر باشە Jamal Musiala. And he has options available. ئەیەوە نەگەیشتە ئەی Very هەوار effective clearance. Rodri. Szoboszlai. Oh, nice ball over the top. ئەی هەوار ڕۆدری دوو گۆل گۆل یەکەم ڕۆدری کردی ئای هەوار ئەمە دەمشە دەمشە ئەی وەڵای ئەو شەنسی من نەبێ ئەوە چ بوو ڕوویدا To the final 20 minutes. کاکە یەکتان تۆپەکەی لێ وەگرن هاتا کاتە نەچی نەکردیا خۆی دووبەیەکە Liverpool have given غەڵەت it لەسەر away. غەڵەت Rodri. جوانە زۆریش Trent جوانە Alexander-Arnold. Liverpool might be able to cash in. Crossed ئەی accurately هەوار towards the تۆزێک post. تۆزێک And it wasn't a productive cross. هەیت خواما شەنسەی Pressing like that. ئێدە پاساتەکەی بدەستۆ بەس لای وەڵی یەکەسە پاساتم داگرتیا وەڵی ئەو ئۆلاندا زۆر مشکلەیە هەموو تۆ بە بەرزەکان وەردەگری Of a goal at the Amex. Alex Scott has the ئەوی باشە دێنە ناو قەرەواڵغی It's a goal for Brighton. They've pulled one back and now trail by
ئەی هەوار سۆبەس لە یەک پاسات With the info as ever. وەڵڵە ئاگر کاکە با یەک دوو تە بدیلات بکەین بەڕاستی وەزعەکە شڕە جۆنس ئاراخۆ هەر قووەتی نییە ڤاندایک هەر قووەتی نییە And a throw coming up after a really fine piece of tackling. Malacia. ناهۆ لە دەستم ڕۆی United throw. دەی ئارنۆڵد ئێستا ئیشمان پێێتە ئەی بتخۆم Salah. ئۆ ناگاتێ دوورە دوورە لە نۆنێس Referee indicates goal kick. تەنیا 5 دەقەمەوە ئای بۆ گۆلێکی تر Joshua Zirkzee. Malen. نەکەی کاکە نەکەی Nicely saved. وەڵڵا برا گۆل بخۆین وەزعمان شڕ دەبتەوە Luciano. کە خۆمان لەگەمان مانستی بەڕاستی ئەگە بیبیتان وێ جیاوازەکە 8 خاڵ بوو ئێستا بیتە 4 خاڵ ئۆهۆ زۆر توندن Playing with plenty of zest and energy on نا the نا front foot هی once more. خۆمانە And in terms of added time, a minimum of ئەهۆ 1 چ minute. دەکەی کاکە یاری باگر مەکە Jamal Musiala. Jones. دەست خۆش سێ خاڵی ئاگرین لە قورگی شێرمان دەرین بەڕاستی سەعات بنمان یونایتد زۆر پیرۆزە لە خۆمان مانستی دیار نییە مانستی چی کردی هاتبینە یەکەم زۆر گرینگە ئۆ یاری جام دووبارە بەرامبەر هەمان فەریق مان یونایتد سۆبۆسلای ناپۆلی داوای کردیا ببوورە سۆبۆسلای نافرۆشی ئەو نامانە ڤاندای ئەرڤاندایك ئەم دوو دەقەدا دێنشێنم گلەی دەکا گلاتی باک ئێ وەڵا لیویسیش فێر بە گلەی دەکا هەفت دیاریزانمان ئێکسپایریان نزیکە دەبێت حسابە چوارم بکەین یان بۆندەکەیان درێژکەینەوە یاخود بەڕێیان بکەین ئۆ چێ مارکینۆس چیتە بایر فابریسیۆ ڕۆمانەوە دەڵێ بەڵام هاوڕێیان بە لێرە کۆتایی بەم پارتە بێنین پارتەکە لەوە درێژتر نەبێتەوە ئیشەڵە لە پاتی داات و دێمەوە لاتان تاو کاتە هیوای خۆشببختی بۆ هەمووتان دەخوازم چاویەکە بە یەکەتان ماز دەکەم و خواتان لەگەڵ